ئەو شاعیرەی دەیگوت من باش نیم پۆلیسی بندیوار دەرچوو. بەپێی بەدواداچوونێکی ڕۆژنامەوانی شاباس عوزێری شاعیری گەنجی شاری سلێمانی جگەلەوەی ڕاوێژکاری قوبات تاڵەبانیە بۆ کاری هونەری ماوەی چەند ساڵەکە موچەی بندیواری وەکو پۆلیس وەردەگرێت. شاباس عوزێری کە خاوەنی چەندین بەرهەمی شعریە و لە سۆشیال میدیا ناوبانگێکی باشی پەیدا کردووە. لە نوێترین بەدواداچوونی ڕۆژنامەوانیدا ئەوە ئاشکرا بووە کە شاباس عوزێری پۆلیسی بندیوارە و لە ماوەی 6 ساڵدا تەنها 8 ڕۆژ داوامی کردووە کەچی موچەی وەرگرتووە. ئەمە جالەوەی شاباس عوزێری ڕاوێژکاری هونەری قوبات تاڵەبانیە. سەرنجتان بۆ وردەکاری بندیواری شاباس عوزێری ڕادەکێشم، باش گوێم بۆ بگرن. شاباس عوزێری سەرەتا وەک کارمەندی بازگەی کەڵەوانان بۆ ماوەی 4 مانگ دەوامی کردووە، بەڵام دواتر داوایە گاڕاستەی بەڕێوەبەری گشتی هاتوچووی سلێمانی دەکات کە میلاکەکەی بەهۆی نەتوانینی دەوامکردن بخرێتە سەر میلاکی ڕاگەیاندن و دواتر میلاکەکەی خرایە سەر ڕادیۆ و هاتوچووی سلێمانی. ئێستا موچەی مانگانەی هەیە و هیچ دەوامێکی فەرمیش ئەنجام نادات. ئەوەی باسی دەکەم مێژوەکەی بۆ 6 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە کە لە ماوەی ئەو 6 ساڵەدا تەنها 8 ڕۆژ دەوامی کردووە. واتە جگە لە موچەی ڕاوێژکاری قوبات تاڵەبانی بۆ کاروباری هونەری موچەی پۆلیسی بندیواریشی هەیە. بەداوبانگترین کتێبی ئەو شاعیرە بندیوارە دیوانی من باش نیمە کە بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا تا ئێستا 40,000 دانەی لێ فرۆشراوە و بۆ مارکێتینگی کتێبەکەی 5,000 دۆلار بۆ کۆمپانیایەکی ڕیکلام دراوە. من باشم چونکە بندیوار نیم.